دەشێ هێزە سیاسیەکان بخەینە ژێر چاودێریەکی وردەوە، چاودێریەک کە بتوانێت لە کەمترین کاتدا زۆرترین زانیاریمان بداتێ. هێزی سیاسی کارەکانی بەرچاو و بەردەوام میدیا سەرگەرمی پیشاندانی چالاکیەکانیەتی. ئەگەر کەمێک بارشیفی هزر و بیرکردنەوەی خۆماندا بچینەوە، ئەوە زۆر بەسانایی ئەومان بۆ ڕوون دەبێتەوە. ئەگەر لەم ڕوانگەیەوە لە مێژووی کۆمەڵی ئیسلامی کوردستان ورد ببینەوە، ئەوە دەردەکەوێت کە ئەم هێزە لە ڕوانگە جیاوازەکانەوە چەندێک بەخشندە بووە. لە ڕوانگەی سیاسی و هەڵوێستی سیاسی و ئەم هێزە بەردەوام ڕاشکاو بوو و جگەلەوەی لە بەرەی خەڵکیدا بووە، بە دەنگی دلێر و بەو پەڕی ڕاشکاوی ئەوەی ڕاگەیاندووە و هەموو قوربانی و بازێکیشی قبوڵ کردووە. فراکسیۆنەکەی لە پەرلەمانی کوردستان هەمیشە بە هەستیاریەکی گەورەوە مامەڵەی کردووە و نەیهێشتووە یاسایەک تێپەڕێتکە لە بەرژەوەندی خەڵکیدا نەبێت. هەروەها بە جورەتێکی گەورەوە چاودێری چالاشیەکانی حکوومەتی کردووە و هەرگیز لە کەم و کورتیەکانی بێدەنگ نەبووە. وەرگرتنی سەرۆکایەتی لیژنەی مافی مرۆڤ لە کوردستانێکی پڕ لە نادادیدا گەواهیە و ڕاستێن کە کۆمەڵ دەتوانێت بەخشندە بێ. تیمەکانی لە حکوومەتدا هەر لە وەزارەتەکانەوە تا بەڕێوەبەر و قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان لەو تیم و کەسانە بوون کە جگەلەوەی هەڵگری ئەخلاقێکی گەورەی کاژێڕی بوون، شوێنەکانی خۆیان لە هەر گەندەڵی و ڕۆتینێک پاکردوتەوە و بە تەواوەتی خستویانەتە خزمەتی خەڵکیەوە. لە ڕوانگەی پەروەردەی و بنیادنانێکی تاکێکی هۆشیار بە زانیاری دین و ژین درێخی نەکردو و خاوەنی چەندین دەستگایە لە شێوەی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە کە زیاتر لە زانکۆیەکی هەرێمی کوردستان خوێندکاری هەیە و بەبێ هیچ جۆرە چاوەڕوانیەکی مادی خزمەتی هاوڵاتیانی کوردستان دەکات. کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەنی چەندین دەستگای خێرخوازیە. ئەم دەستگایانە هەر یەکیان خزمەت بە چینێکی جیاواز دەکات. بۆ نمونە ڕێکخراوی سۆمای چاوان کە تایبەتە بە هاوکاری بێباوکان، سەدان بێباوک لێی سودمەند دەبن و هاوکاری دەکرێن. دەستگای بەخشین کە خۆی لە چەند بەشی جیاوازدا دەبینێتەوە خزمەتێکی گەورە و بەرچاوی خەڵکی کردووە بە بێ بەرامبەر. نەخۆشخانەی بەخشین یەکێکە لە باشترین نمونەکانی بواری خێرخوازی کۆمەڵی ئیسلامی کە ڕۆژانە خزمەتی هەزاران هاوڵاتی نەخۆش و کەم دەرامەتی ئەم کوردستانە دەکات. کۆمەڵی ئیسلامی بۆیە بە پێویستی دەزانێت هەردوو چەمکی سیاسەت و دین پێکەوە بن بۆ ئەوەی سیاسەت لە هەرێمی کوردستان خاوەنی مۆراڵی سیاسی و خزمەتگوزار بێت. سیاسەت نەبێت بەو دێوەزمە ناشرینەی لە هیچ بەهایەکی ڕۆحی نەترسێت ژیانی خەڵک بکاتە دۆزەخ. کەواتە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەتوانێت لە داهاتوودا بە پشتیوانی خوای گەورە و پاشان هیمەتی ئێوەی هاوڵاتیانی خەمخۆری کوردستان زیاتر بەخشندە بێ و خزمەتی زیاتر بکات. چونکە کۆمەڵ بەتەنیا کۆمەڵی یەک پێکاتەی سیاسی و دینی و کۆمەڵاتی کوردستان نییە. کۆمەڵی هەمووانە. جا لەبەرەوە چەندان خزمەتی تر بە پشتیوانی خوای گەورە لە داهاتوودا کاندیدانی لیستی 194 نوێنەری ڕاستەقینەیەوە دەبن لە پەرلەمانی کوردستان بۆ چەسپاندنی مافە ڕەواکانتان.